بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم بۆ جاریشکە لە بەرنامەکەتان پێتان شاد دەبمەوە بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەی بەرنامەکەمان پیاوێکی خۆشەویستی دەڤەری هەڵەبجە، ئەویش مامۆستا ئازاد تۆفیق بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین. سپاس بۆ بەڕێستان سەرکەوتوو بن. سپاس کاک ئازاد. ئێمە ئەمڕۆ دوور لە هەموو ئەوەی کە لە ژیان تا هەوڵت داوە تا ئەمڕۆ ئەو واز لێبێنە دێنە سەر دنیایەک کە ئیتر کەسی کە ناتوانێ بدوێ لەسەری بە خەیری ئەو فلاشە نەبێ کە لەو کاتەیە لێ دراوە. ئەم پیاوە چێ؟ سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن بۆ کاگاسۆ بۆ ئەم بەرنامە جوانی کە لە مێژووە بێ بە ئەرشیفێکی گەورە ئەبێ بە ئەرشیفێکی دیکۆمنتاری کە سوودی لێبین لێ. ئەو ڕسمە ڕسمی باوکمە تۆفیقی ڕەحیم کە مواردی 1920 بوو لە ڕەوەکە لە 2/4 کۆچی دوایی کرد. یەکەم ڕۆژی ڕەوەکە. بەڵێ. درود بۆ گیانی پاچی. لە کوێ لە شوێنێک؟ ئێمە لە ڕەوەکە ڕۆشتین بەرەو ئێران و بەرەو پاوە. من لەگەڵیان نەبووم، من لەگەڵ ئەو کاتە لەگەڵ کاک بەختیار ڕۆشتم. ئەوان ڕۆشتون بەرەو هەڵەبجە لێ چوونە پاوە. دوایی کە ڕۆشتم هێنامنەوە ماڵمان لە هەڵەبجەی تازە بوو، ئەو کاتە لێ ئەمری خۆی کرد. یعنی لە هەڵەبجەی تازە؟ بەڵێ هاتەوە سەردەمی لە 2/4 ڕەوەکەوان دەستمان پێکرد و هاتینەوەی کۆچی دوایی لە دوای ئەوە کۆچی دوایی کرد. درود بۆ گیانی پاچی. ئەمەیە بە درێژی باسێکی ئەم پیاوەم بۆ بکەین. ئەم پیاوە باوکی توێ؟ ئەم پیاوە ناوی تۆفیق ڕەحیم عەزیز، وەکوتم وادی 28. ئەم پیاوە ینی پیاوێکی خۆشمەشرە، پیاوێکی بەکەیف، پیاوێک بۆ دایمە ڕام و چۆخەیەکی شین، کڵاو و مشکیەک وە فەقیانێکی سپی ئەبەست. وام پیاوە کەسێک بوو من بیرم دێت مەسەلەن دایمە پێڵاوی بۆ یاخکراو بوو، دایمە جلەکانی ئۆتۆکراو بوو. یەکێ بوو لەو کەسانە کە لە نادی فەرمانبەران کاریە کرد، نادی فەرمانبەرانی چلەکان و پەنجاکان و شەستەکان وەکو کرێکار. نادی فەرمانبەران ئەو کاتە نادی حکومی بوو، بە تەعاود دراوە بە 2-3 کەس. ئەم تەعاودە چیە بۆ؟ یەکیان بەڕێز کاک سەعدون بوو، ئەویان بەڕێز کاک حەمەپایدەر بوو، ئەویان بەڕێز کاک جەلالی عەزە بوو، باوکشمی چێ بوو لەوانە کە هەر بە 3-4 خۆڵی گرتویان و ئیداری نادیەکەیانە بەهاوبەشی. باوکم یەکێک بوو لەو کەسانە کە مەسەڵەن بڵێن هەرزوو ئەندامی پارتی بووە، لەگەڵ پارتیا بووە، حتا بەوەی کە دایکم شوعی بووە خەریک بووە لەسەر ناونانی من بێ بە ئیشکالیان. من کە لە دایکە بم باوکم لە خۆشی تایر تۆفیق نیازێتی من ناو بنێت تایر. باش پارتیشە دایکیشم شوعیە ئەڵە من نایەنم ئازاد. دوایی لە شەڕی ئەم بەینا پێم وایە خۆشبەختانە ئەوەی دایکم گرەوەکەباتەوە من ناوم ئازاد دەرەچێت. باوکی من پیاوێکی تێکەڵ بوو، پیاوێکی خۆشمەشرە بوو، یعنی پیاوێک بوو لەگەڵ خەڵکی هەڵەبجەوە پیاوێکی کۆمەڵایەتی بوو، تێکەڵی ماڵی بەگزایی جاو بوو، تێکەڵی مەسەڵەن خەڵکی عەبابەی لێ بوو، تێکەڵی مامۆساکانی خۆم و مامۆساکانی ڕەفیقی بوو، بە وێنەکانە دەرەکەوێت. تێکەڵی ئەو کەسانە بوو کە لە هەڵەبجە فەرمانبەر بوون، با بڵین تێکەڵی حاکم بوو، تێکەڵی قایمقام بوو. بۆ حکومەی ئەم لە نادی لە بابلین ینی فەرمانبەران کاریە کرد وەکو پێموتی. بۆ حکومەشی کە پەیوەندیەکی کۆمەڵایەتی جوانی هەبوو، بەوە ناکە خۆم وەسفیکەم هەڵەبجەکان نەزانن کە پیاوێکی خۆشەویستی بێەوەی بووە، پیاوێکیش بوو تقریبا زیاتر بە حکمی ئیشەکەشی لەگەڵ منەوەری نابووە زیاتر بەتەئکید. بەڕێز بڵێ مەسەلەن ئەو شەوەی 12 چلۆشت شاعری گەوری کوربیەکەس کۆچی دواییەکە 2 شەوە نەچوەتە یانەکە، ینی شەوی 16 نەچووە، شەوی 7 نەچووە. من باوکم دوای جێڕاوی تووشی ئیسێغراب بووینەوە، 2 شەوە بێکەس دیار نییە تا شەوی 12 چلۆشت بە فرێکی زۆرە بارێ. ئەو شەوەیەکە بێکەس کۆچی دواییەکە لە هەڵەبجەوە بە پیکاوێک 2 ڕۆژ پێشەوە نەیتوانێت 2 ڕۆژ پێشەوە نهاتەوە بوو، ینی هەموو شەو لای کاکەم خواردوێتەوە لێ بۆ ئالی مەشروع. بابینەرانی بەڕێز بزانن کاکە واتە باوکێ. بەڵێ ئێستا هەمومان متفق بین لەسەر. ئەم پیاوە سەر بە چه عەشیرەتێکە لەو مەنتیقەیە؟ من باوکم خەڵکی عەبابەی لێیە. باش. ئیتر لە عەبابەی لە دایک بووە و ئیتر باوکم لە هەڵەبجە ژیاوە و لە هەڵەبجە با بڵین کاسب بووە و کاسبەکەی ئەم چاخانەی هەبووە لە چاخانەی لای عەلی سەلیم کە مەشهوور بووە، لای عارفی حاجی فەرەج کە پیاوێکی جوانی هەڵەبجەی بۆ کۆچی دوایی کردووە. چاخانەی هەبووە لە باخی میر، دوایەوە ئەم لەیانەی فەرمانبەرانی هەڵەبجە لە پەنجاکان و ئەوانە ئیشی کردووە هەتاوەکو ئەم تاکو 75 تا 75. دوای 75 من هەمجا قسەیەکم بۆ کرێ و یانەی ئێستا یانەکەی جاران نییە پیاوانە و با بڵین خەڵکی معقول و ئەوانەی تێبێت زیاتر یانەی ئێستا بۆ بە خەڵکی هەرزە، خەڵکی مناڵ
من ناخۆمەوە وازی لە خوانوێنە و ناشمەیانە ناشمەیە کۆتایی پێ دوای ئەوە چیە کردیت هەر لە ماڵ دوایەوە تەقاوت بوو هەتا حەجی کرد پیاکی زۆر مسلمان و نوێشکەر و ڕەخواش بوو کە چەند ساڵیش خوارد بیەوە و حەجی کرد و بە حاجی تۆفیق مەشهور بوو و مەسەلەن تەقاوت بچکە ئەم لە دایری زەراعە لە سیروان ئەو کاتە شارەوانی سەرپەرشتی ئاوی ناحی سیروانی نەدەکرد کە ئاو تەوەزعکرێ بە گەڕەکانە مزەخەیەک بوو ئەم سایخی ئەو مزەخەیە بوو عایدی زەراعی سیروان بوو لێ بوو تا ساڵی 82 کەیتە تەقاوت بوو ئیتر بە خۆی تەقاوت بوو لە ماڵەوە دانیشت تا نەوە یەک ڕەوەکە درود گۆجانی باشە دێینە سەر کاراکتەرێکی تر کەم پێم وایە ئەو کاراکتەرە کاریگەری زۆر لەسەر تۆیە بەڵێ ڕاستەفەویش ئەوە وێنەی دایکمە سۆیبێ عەلی کەریم هارونی باش دایکم هەروەکو ئەبینی مەسەن ئەوە ژدێکی ئاوا دراوسێ پەرست و ژدێکی دەنگخۆشیش بوو من شتی دایکماوە گۆرانی وتوە لە ساڵی 1960 بەشرید لە ماڵەوە تەزیری کردووە لە ماڵەوە تا ئیسەوشی تەمەڵگرتووە با دایکم گۆرانی هەورامی ئەوت ئەمە هەڵەبجە معجبین بە گۆرانی هەورامی چکە گۆرانی هەورامی ئەو ستایلەیە کە ئێساچش خۆتەزانی لە گۆرانی نوێ تا ڕادەیەک هەم باوە هەم تەبعە ڕاست ئەو شیتەوە 60 بۆی سەحسیبی کە نزیک بە 50 ساڵێکە هەڵم گرتووە دەنگی خۆش بوو دایکم ئافریشی ئازا و بەجەرگ بوو دایکم یعنی دەمی لە زۆر شتەیە باوکم پیاوێکی بێوەی و فەقیر بوو باش مەسەلەن من قسێکی دایکم بژەرمەوە من هەرچیم کردووە لە کۆمەڵا لێچێت یا دایکم ئاگای لێ بووە من لە 1970 کۆمەڵم دایکم ئاگای لە هەموو فسک و جرت و فرتێکی من بووە ڕەخمی ئەوەی کە خۆشی سەر بەو بیرکردنەوەی تۆ نەبوو ئەو کاتی خۆی وابووە دوایەوە مەسەن من هەرچیما منی خۆشەویست لەبەر من باوکم وانە بوو مەسەن باوکمەی و ئەم جرت و فرتەی ئازادی کاملش لەسەری توایە و ئازادی ژە کوژرێ و ئەم کتێبانی کە هەیەی لە ماڵا ئەبێ مای نەهامەتی و سەری ئەخواومانە مەسەن دایکم ئەم جەسوورانە تر بیرە کرد ئەم مەسەن شتێکی بڵێم کتێبێکەیە پێڕێ کۆماری کورد کامی ڕسمی جەنابی بارزانی و ئەوانەی تایە و قازی محەممەد کتێبێکەیە پێڵێ چەپ پێرەوتەکانی ماوچیتۆنگ بەڕێز کاروشوا تەرجمەدی کرد ڕاستە کتێبێکەیە پێ ئەڵێ هەندێ نامیلکەی چیمیل سۆنغ بوو کتێبێک پێڵێ دایکی مەکسیم گۆچی ئەوانە ئاگر بوون ئەمانە جارێکی کە لە ساڵی 79 دوای ئەوەی شۆڕشی ئێرانە بێ مەکتەبی سەیدیان چاپیەکاتەوە کە چاپیەکاتەوە من ئەو کاتە ئەم کاگ ئەنوەر برزووی کە ئێستا مەکتەبیە مەکتەبێکی ئەو بەناوی پەیام ڕۆلی گرنگی هەیە دەستگەڵێنی گەنجەکان لە ژوورێکی بشکۆلانە ئەم کتێبانی سیقە بە من ئامێت دایکم بە پشتی خۆی لە ناو کەوای خۆی شاردوی بردەوە بۆ وەڵەبجە کەی بردەوە بۆ وەڵەبجە باوکم پێزانی سووتان ئەوی پیاوەکە منم کتێبانم بردوێتەوە بەم هەموو سەیتەرا بەم هەموو وەزعا ئەو کوڕێشتانی خوێن تو خێرنایی نام کتێبانە سەری ئەخوا ئەو بەچای خۆتی سەر ینی باوکم پیاوێکی لاشەڕ بێەوەی دایکشم ئافریکی ئازا و باشە ئەمە بووە هۆی ئەوەی کە پەیوەندیان خراپ بێ یان تەنیا لەسەر ئەو شتە نیقاشانە کرد و کۆتایان پێ بەعکسەوە من باوکم یەک قسەی هەبوو ئەیوب بە دایکم ئەوی سۆی بە بۆ خاتری پێغەمبەر 10 ساڵ پێشەوە بمرم باوکم لە ڕەوەکەی نەوەیە کامرێ دایکم 10 ساڵ دوای ئەوە لە 2000 کامرێ ینی فعلا قسەکەی باوکم ینی خوا بەدڵی خۆی لە خۆ بەدڵی خۆی ئەوە بینیان خۆش ڕاستە فەرمی وێنە زۆرن لەناو ئەم ئەلبومەی جەناب تا کە من زۆر معجبم پێیان بەڕاستی ئەمەش هەر دایکتە ئەمە خوشی گەورەمە خۆشی گەورەمە ناوی لەیلایە کوڕی گەورەی هەیە کچی گەورەی هەیە خۆشی ماوەش خۆشی ماوەی سە لێرەیە کوڕی هەیە لە ئەوروپایە کچیە لێرەیە ینی ئەوە خوشی گەورەمانەوە جێی دایکمانی گرتووە باڵێ بەس کاک ئازاد تۆ ئەوە بە من نەوت سۆی بەخانی دایکێ ئەو سەر بە چه عشیرەتێکە ئەو هارونیە سۆیبێ عەلی کەریم هارونی مەشهورە ئەوان هارونی چەند عشیرەت هەن لە ناو هەڵەبجە هارونیە خۆی لە هەڵەبجە عشرەت کەمە مەسەن بەرام هەڵەبجە مەسەن نەورۆڵیەکان لە هەڵەبجان ئێناخی لە هەڵەبجایە کۆکۆیی لە هەڵەبجایە بابرین عەبابەیلی لە هەڵەبجایە کە وەکو دەڤەر ئەمانە هارونی تایە هەڵەبجە هەتا هەورامی تایە هەڵەبجە ئەمانە ئەنی هەڵەبجە بەسەرەن کللتورێکی کاکە ئاسۆ هەڵەبجە شارە زۆر هەورامان من هەموو جار لە نووسینەکان و لە قساوتمە لە یەکجا ناکرێنەوە یعنی تۆ ناتوانین شتێکی متەواصل ینی پەیوەندیەک و ڕێڵێک هەیە لە بینی هەڵەبجە و شارە زۆر و هەورامانە ئەم ڕێڵە وای کردووە مەسەرەن ئەگەر شارە زۆر بەشێبێ لە هەڵەبجە بەشێبێ لە هەورمان بەشێبێ لە هەردووچیان هیچ ئەمە نەنجی نییە و هیچ ئەمە هەڵەژ نییە ڕاستە ینی ئەوەی چێکە لەو نزیکی شەلێ بەڕێ نزیکشینە دەفەرێکی بەسەر قسەی کە تۆ لە خوڵماڵەوە دەرەچی هەورامانە لە هەڵەبجە وەرە خوارە لە سیروان و شارە زۆرە 8 کیلۆمەترە یعنی ئەم 8 کیلۆمەتر و 10 کیلۆمەتری ئەوە نییە فاسیلە و دیواری بەیلین لە بین نابێ هەرگیز لە ڕووی زمانی شەو هەر یەک زمانە و کەشە هەر یەک شێوەزاری هەورامی جیایە لە سۆرانی بەڵام هەموو یەک زمانە و یەک کلتورە و یەک مێژوە باشە وێنەیەکی تر هەیە ویستم
بینەران بیبینن ئەویش ئەمێنێ ئەمانی شە ئەم وێنەیە ئەوە باوکی دایک مناوی علی کەریم هارونیە کە باوکی سۆیبەی دایکمەکە باوکی سۆیبەخانە بەڵێ ئەوی کەشیان پورە ئامینمە کە کاتە خوشکی دایکم بەڵێ ئەمی کەشیان گوڵاڵەیە کە کاتێک کچی پورم واتەیە کاتێک کچی پورە ئامینم ئەمەشیان ئەوە مناڵێکە ڕستمەکەی ناناوەکەی ناتە بەرچاوم نازانم لەناو ئەم ئەلبومە کۆمەڵێ وێنەی زۆر جوان هەن ئەبێ یەکە بە یەکە حسابی بۆ بکرێ بەڕاستی بۆچی ئەم وێنەیە و پاراستووەوە بۆ بە منێوت ئەم وێنەیە لە لای من بەهای زۆرە ئەم وێنەیە ئەوە ماڵی خۆمانە ماڵی خۆمانی ماڵی باوکمە باشە باوکم یعنی کاکەم نان باش ینی تۆفیقی ڕەحیم ناوە ماڵی علی کەریمە من لە هەڵەبجە کاگاسۆ من موادی 24 شواری شەستم لە هەڵەبجە ئەوەنی ناوم ئازادی علی کەریم بوو تا 75 ئەوە ناوی ئازاد تۆفیق نەبووم یعنی لە کۆڵانە شەڕمە کرد لەسەر تۆپێ لەسەر دالاسی چێ لەسەر هەڵماتینێ ئەگەر جنیوان بەمان ژیان بە تۆفیقی ڕەحیم نایە ئەن باوکی علی کەریمەوە دایشی علی کەریمەوە علی کەریمەوە من ئازادی علی کەریم بووم بۆ چکە ماڵی ئێمە لە ماڵی باپیر مابووین ماڵی باپیرم ئەو خانووە گەورە کە ئەیبینی خانوویەکی دووقاتە نە ئەمریکانە ئەو خانووی ماڵی باپیرمە بەڵێ باش ئەو خانووی ماڵی باپیرمە کە ئێمە لەو خانووا ژیاوین ئەوە کۆڵانی مناڵیمە کۆڵانی شەڕەتەقەی ئەوسای بینی ئەیان و جاش و پێشمەرگە و دالاسیک و هەڵماتیان و مەحەلە بیشکاندن و مزراحەت ئەلەو کۆڵانە من گەورە بووم لەو کۆڵانە ئەلڤای ژیان و ئەلڤای مەکتەب و ئەلڤای ئەوەی کە پێوترێ خۆشەویستی نیشتیمان و کوردایەتی فێر بووم دیارەوە کۆڵانی پیر محەممەد کۆڵانی پیر محەممەد بەس هەر لەسەر کۆڵان ئەمەوێ بزانم بۆ تۆ ئەو نە پابندی بە کۆڵانەوە ئەم ڕسمیان خۆتی لە تەمەنێکی هەڵکشاوترە بەسەر بۆی تێپەر نەکا بەسەرمانە بۆ کۆڵان لە لای تۆ ئەو نەبایەخی هەیە ئەم ڕسمە 200 متر 250 متر لە ڕسمی ماڵی باوکمەوە لە شوێنی ماڵی باوکمەوە دوورە ینی باوکی دایکم ئەمە ڕسمی ماڵی خوان و بەردگای ماڵی خۆمانە باش کاشتاوە چیمیابارانەکرێ و ئێمە مەسەرم بڕین 2 ڕۆژ پێشتاوە لە چواردەی سێ ڕاکەندین وەسلێمانی ئەوە ڕسمی ئەوێ ینی چەند ڕۆژ پێش کیمیایەکە ئێمە ڕۆژی لە مانگی یەکە دووە سێ و تا هەمان کە ئەم فەستەی ئێستا هەمان ساڵ هێشتا باشە کەواتە لە جەنابە وەکوون و سەرێکیش کۆڵان یەکەم نیشتیمانی ئینسانە خۆی بەپی ئەوەی کە سۆسیۆلۆژیا باسیەکە ئەڵێ خێزان کۆڵان مەسەمرین گەڕێکەکە مەکتەب تا ئەچێ بە کۆمەلگا بەڵام من پێم وایە ئەوەی لە کۆڵانە فێریەبی لە خێزان گەورەترە وەختی وای خێزان شتی کۆڵانت بۆ ڕاستەکاتەوە جا لە کۆڵان تووشی انحراف بووی تووشی لاری بووی تووشی بزێوی بووی تووشی مەسەلەن هەرچیەک بووی خێزان ڕاستەکاتەوە کۆڵان گرنگیی گەورەی هەیە ئێستا من خەریکی کتێبێک دەواازەی یەکەمی شەبۆ مرۆڤایەتی من شتێک من خەریکی کتێبێکم ئەگەر تاوی بە 16 و 2 مانگێکی تیاکەم لەسەر یادداشتی لە دایک بوونە مەسەرەن دایکبوون دیارە من خۆم بیرم نایە بەڵام من 64 خۆم بیرێکە شیرم خواردو 64 من درەنگ براومەتەوە لە شیر بیرم مێ وتۆم بە دایکم دایە تۆزە توێ شیرم بەرێ تا باوکم تا کاکەم نەهاتۆتەوە ینی ئەو حەزی ناکردەوە باوکم حەزی کاکەم کە کاتە باوکی خۆم حەزی نەکرد ئەوانە من تاخانە من دوای سێ کەچ هاتبووم یعنی خۆشەویستم درەنگ براومەتەوە من کتێبەکە بەڵام باوکە ئەو نازێ حەز لێ نەکردەوە بۆ کوڕێکی وەکو تۆ يعني حزينة كردو هشتا حزينة كردو شو كمثلا عليها تأثير لسر دمودان ولسر مثلا بوكو أوانا كاو من على بيبر حري خوي شي دواي بريتو أوانا من إسا خارج كتابه كان بناوي بير محمد بير محمد أكلانو مكتبو منالي وجوربون وهمش تيجي خوميتي بهيوان إن شاء الله إما همومان ببينين أو كتابه لإستشوا هواي سكوتني بوخوازي أما جويني شي جوانا كاكازات أو ينا صالي 1971 ئەو ڕسمە ئەوەی خۆمەشتم بەسەرەوەیە ئەوە ماڵی مامەسا محەمەدی کاگەڵقار لە بیارە خزممان بوون ماڵێک بوون هاوینان دەعۆتی ئەمایانە کرد سێشەم چوارشەمە ڕۆژین تا جومعە ئەماینەوە سێشەوە سێ ڕۆژ لەو باخانەی بیارە خۆش بوو ئیتر لێوێ خەوتین و لێوێ مەسەن نانمانە خواردووانە ئەو ڕسمە ئەوە دایکمە با بڵین سەرپۆشەکەی بەسەرەوەیە ئەوە دایکمە ئەوان کە ئەوە چەفەیەکی با بڵین هەجیجیانی باوکی کاک محەممەد من لە سەرم پێچاوە منم چەفەیەکی هەجیجی مەسەلەن لە ئێران بزانن هەجیجەکان لە ئێران وەکو عەشەتێ گوان یعنی کۆمەڵێک کەسی بابلین ئەوانن کە لەسەر بەردی ڕغنان پیاکەن ئەوانن کە ساڵانی کۆنە هاتن شانیانە کرد تەشیان نەکرد ئەگەر مانیفاکتۆری کوردی تۆ تاریخی مێژووی پیشەسازی کوردی مؤرخێک بینووسە یا سۆسیۆلۆژیەکی کورد لەسەر مێژووی پیشەسازی کوردی بچێت لە هەجیجەکانەوە دەست پێ بکات ئەوان بیدایەتی ئیشی خەڕشی دەستین کە پێڵن مانیفاکتۆر لە وڵاتانی ئەوروپا بەمانە مۆدێرنەکەی
ئەوانە مەسەلەن نییە اینجا زۆر خواپەرستن و زۆر مەسەلەن دین پەرستن و ماوەیەکی زۆریان پێچووە هەتاوەکو بۆ بژێ ئەوان هاتوون تا هەڵەبجە مەسەلەن بەکەر و وڵاغ دوو لە ڕووی بەڕێستان بە گوێ درێژ دوو لە ڕووی بەڕێستان هاتوون مەسەلەن شتیان کردو و شتیان بڕی و ڕۆشتەوە بۆ پێویستی خوێن ئەوەیە بەسەرمەوە ئەمە جامانی ئەوانە بەڵێ ئەوەی لە باوەشمایە نزاری برامە کاک نزارە ئێمە نزار لێەوە ساڵ و نیوەکە ئێستا لەکوێ نزار ئێستا ئاسایشە لە سلێمانیە ئێمە لێرە ڕێز و خۆشەویستی بۆ لێرین ئەمەیان دایکتە ئەوە کاک نزارە ئەمە جەنابتە ئەو مامەسا محەمەیە کە کوڕی کاگەڵقارە و مەسەن خزمی ماڵی نەنکبن ینی نەژماورامیە هێشتا سۆسەکانیە مامەسا محەمە و ماوە بڵێ کوڕی گەورەی دایکی دایکم سۆسەکانیە سۆسەکانی ئەو دیەکەەوە ئەچیتە تەوێڵە ئەم دوانێکی ئەویان لە میعی خوشکمە ئەمیشان بەیانی خوشکمە بەیانی خوشکمە بچ خوشکە بچووکەمە ئەوان خوشکە ناوەنجەکەمە باش لە میعخان لە میعخان ئێستا ئەوانیش لێرە نین هەردووشان لە ئەوروپانەوە هەردووشان لە بۆیە من ئەوازان وێنەیەکی تر هەیە هی باوکێ زۆر زۆر جوانە لە پەنا عەلادینێکە لەگەڵ یەکێکە ئەمانیی ئەوە یانەی فەرمانبەرانە پێم وایە 66 لە پشتی وێنەکە نووسرا بێت کەسەوە نەگرێت 266 باش ینی عمرەکەات 50 ساڵەکەات ئەوە باوکمە لەگەڵ کوڕێک ناوی کەمالە ماوە ئەمان جەناوی ئەوە باوکمە ئەمان ئەوە کەمالە کەمالی میرزاجووجوی پێڕن شاگرد بوو لای کاکەم ئەوە ژوورێ لە ژوورەکانی ینی فەرمانبەری ساڵی 66 هەڵبجێ ئەو کاتێکە لە پێش 75 هەندێک وێنە هەن لەناو ئەلبومەکەی جەناب تا پەیوەندی بە ماڵی ئێوە نییە بەڵام دیارە ئیدراکی تۆ بۆ بە ئەرشیفکردن حەزێک کردووە لە لای خۆ بمێنێتەوە بە نمونە ئەم پیاوە بۆش ناخە ئەو پیاوە شێت عمەری خاوەرە کە بۆ بەڕسم و بۆ بە سیمبولی کوردایەتی و سیمبولی چیمیاباران و سیمبولی ئەو غەدرە گەورەی کە نظامی فاشز لە کورد و لە شاری هەڵبجەیەکە بەرز کامەری خاوەرە ئەم سمبولەی ئێمە ئەم ڕەمزەی ئێمە کەیتە دنیای ئەو کارە ساتە گەورەیە یەکێک لە پێناسە گەورەکانی ئەم پیاوەیە ئەم پیاوە ئیشی چی بوو؟ ئەم پیاوە نانەوا بوو باشە و پاسەوانیش بوو لە ئۆرزی هەڵەبجە دایرێکی ئۆرزی لێکرابووەوە ئەم تاین بوو بە پاسەوان بە ڕۆژ دانەواییە کرد هەشت کچی هەبوو یە کوڕی هەبوو ماڵ و مناڵی خۆی سەربەرزانە و ڕوسورانە بەخێوە کرد ئەو کوڕە ئەوەیە کە لە ڕسمەکەی کە لە پولا هەیە و لە ئەلبوما هەیە و بۆ بە سیمبول کە عمر کوڕەکەیەتی لە باوەشیا و سەری خستۆتە بلاوز کوڕەکەشی سەری ڕۆ ئاسمان بەرز ینی بەرز کردوێتەوە بەس شەهید عمەری خاوەر و ئەو شەهیدە کۆرپەیە شەهید بوون دایک و کچەکانی کە ماونیە ئەوانیش هەمویان شەهید بوون بەس عمەر هەمووی زۆر خۆشەویست هەمە بەسەر هەش کچە هاتبوو من لێ نەبووم بەڵام ئەزانم کە عمەر هەمووی فریای ئەو گوستووە هەمە ڕاکە و بڕوا گوێی لە سامی خانی خێزانی وەش کچەکەی نەبووە سامی و خێزانەکەی لە تراکتۆرەکە پێم وایە پاڵماری خۆمان تراکتۆرێکە شەهید دەبن ئەمیش خوارتر شوێنەکەی ڕسمێکی کوڕەکەمی تایە لە شوێنەکە ئەلێوە لە بەردەم ماڵی کاکەمالایە سەری ئەکەوێتە بەردەم بابرین بلۆکەکەی بەردەم دەرگاکە و ئەلێوە بەخۆی هەمەوە شەهید دەبێت درود بۆ گیانی پاشی هەمویان بەڕاستی کارەساتێکی گەورەیە اینجا ئەمە دراوسێتان بوو ئەمە دراوسێمان بوو هەڵەبجە یەکشی تیا بوو کاگاس ینی ئێمە و ماڵی کاعمەر ئێمە و ماڵی مامەکەریم باوکی کاک عادل کە ئێسا وەکیلی وەزیری سەرایە ئێمە و ماڵی قاربەک باوکی ئەو کوڕەکە ناوی ئەسکەندەرە ئێمە و ماڵی کاگنووری حەمەکەریم کوردستانی ئێمە و ماڵی ئەم ماڵانە تقریبا زۆر مەحرەمی یەک بووین یعنی کەسمان ئامۆزا و پورزا و خوزای یەک نەبووین گەڕێکی پێرهەم بەڵام تێ کەڵ بووین ینی شیر و شیرخوازی لە بینمانە هەبوو مەسەلەن نەماڵ یەک نانمانە خوارد نەمالێک ئەخەوتی نەماڵ یەک ئەماینەوە ینی وەکو بڵێ حەوشەیەکی گەورەیە خێزان بوو کۆنترین گەڕێکی هەڵەبجە چ گەڕێکێکە پێم وایە پیرمەحەممەد دوایەوە کانی عاشقان کانی عاشقان کانی خۆڵکە کۆنن مەسەلەن گەڕێکی سەلا تازەترە بەڵام پیرمەحەممەد پێم وایە چێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی هەڵەبجە حتا ماڵی سیانزە ماڵە ماڵی بەڕێز حەمەفەرەجی شۆخا کە هەم چۆخای هەڵەبجە بوو هەم بنەماڵی سیانزەماڵی لە گەڕێکی پیرمەحەممەد بوون مانەوەیە کۆنترین پێم وایە کۆنتین گەڕێکی چیرۆکی ئەو سیانزەماڵەیە چییە؟ چیرۆکی سیانزەماڵەیە ئەڵێ دوو برا بوون لەو دیۆ هاتوون ئەم دوو برایە لە هەڵەبجە مەسەلەن ئەو شوێنە ئاوەدان بووە و ئەو شوێنە ئاوی هەبووە و زەویکی بەپیتی هەبووە ماونەتەوەی توردەوە ئاوەدانیان کردوێتەوە ئەم دوو برایە و ئیتر برا و برازا و کەسویانە لەم سیانزە ماڵەوە لەم دوو برای بوون بە سیانزە ماڵ و خەڵکی تراتەوە بۆ بە هەڵەبجە بەڵام من بە عمری 400-500 ساڵ لەمە پێش کۆنترە لە مێژووی سلێمانی ئەوان بەڵێ کۆنترە بەڵێ کاگازات هەڵەبجە یعنی چی؟ هەڵەبجە کۆمەڵە قسەی لەسەرە مەسەلەن ئەڵێن هەڵەبجە لە حەلەبچەی بچووک
حەلەبچە چییە؟ حەلەب بەچە بەڵێ حەلەب ئەو کاتە لە سووریا شوێنێک بووە کە شوێنی بازرگانی بۆ و خۆش بوو و ئەوەی کە توجار بۆ ڕووی تێکردووە بە دڵی لە بەرچاوی جوان بووە. هەڵەبجەش ئاوە خۆش بوو توانە ئەمە حەلەبێکە بە بچووکی حەلەب بەچەیە باش. اینجا ئەڵێن لە هەڵەبجە مەشهورە بۆی کاڕۆژەیە هەیە هەڵەوجە بووە. خۆی بە هەڵۆژەش بە زبانی هەڵەبجەی ئێمە هەڵەوژەشی پێڵێن ئەوەش بۆ ناوەکە بووە. ینی ئەم قسانە هەیە لەسەر ئەوە نیریچکە مەسەن ئەوەی ئەحمەد موختار جاف کە شعری نووسیوە بە ناوی هێنی نووسیوە حالە بجە حالە بەجە ئەوەی نووسیوە ینی ئەمەک بۆ 1970 ینی قسە و ڕاویەکان لەسەر تەسمی هەڵەبجە ئەنواع هەیە. یعنی هێشتا ڕێنەکەوتن بیزار بزانی چیە نازانم. باشە باسی دراوسەتی کرد ئەلێرە ئەم پیاوە ئەمە کێ؟ ئەمە کاک عادلی ڕەفیقمە کاک عادل ئێستا وەشیلی وەزیری سەناعەیە لە بەغا ئەمە من و ئەو یەک دیوار لە بینمانایە و کوڕی یەک ماڵ و ینی مەحرم و خوشتی من و خوشتی ئەو برای من و برای ئەو ینی ئەو کوڕێکین بەیەکۆ یەکەم ڕۆژ باوکم ینی دەسی من و هەردووشمانی گرتو بردوینی بۆ مەکتەب یەکەم ڕۆژ کە داغڵبین من و ئەو بەیەکۆ بردوین ساڵی 66 باوکم دەستی دوکمانی گرۆ باوکم هەموو ڕەفیقی مامۆساکان بوو و پەیوەندیشی لەگەڵ مامۆسا ئەحمەد و مامۆسا ڕەوف و مامۆسا شیع مروانە بوو. بیرمێک یەکەم ڕۆژ دەچین بۆ مەکتەب من لەگەڵەوە تۆپی کوورەی ئەرزی دانراوە ئەو من ئەوە دەستێکم لە ئەو سی خوڕمێکی تێکوتیم ئەوانە و مامۆسا ئەحمەد چیەوە ڕۆڵە ینی مامۆسا ئەحمەد بەڕەحمە بێ ئەحمەدی مەحموود عەزیزێکی بوو لە مامۆسا جوانەکان دیری مەکتەب مامۆسا بەڕێزەکانی هەڵەبجە ئەو ڕۆژەم لە بیری و ئازانستایە. باش ئەمە ژوێنەیەکی تری وجها و پیاو ماقوڵانن بەڵام لە ناحەی سیروان بۆچی ناحەی سیروان لە لای ئەم ڕسمە ساڵی 68 لی نووسراوە ئەمە کۆمەڵی خەڵکی هەڵەبجەن لە پێشوازی نازانم محافظی سلێمانی دێت چێ دێ بۆ ئێ ناحەی سیروان پێشوازی لەکەن. ئەم ڕسمانە مەسەرەن ئەگەر سێری بکەنی یەک لێرەوە مەسەرەن ئەوە سێم کەس ئەوە باوکمە یەکەم دووەم سێم ئەم مشکیە ئەوە باوشکی بەسەر باو ئەچین مەسەرەن ڕسمیشکی تایەوە کاگلەتیف قارە بەڕەحمە بێ مدیری شارەوانی بووە ئەمان کاگلەتیف قار پێم وایە ئەمیکیانە ئەوە کاگلەتیف قارش تەنیشتی قاسپێکە بەڵێ پێم وایە قاسپێکە کاکفەرەجی عەبۆلە کاکفەرەجی عەبۆل چییە بوو مەسوولی کتێبخانەی گشتی هەڵەبجە بوو مەسوولی کتێبخانەی گشتی هەڵەبجە بوو ئەوە کاک عەلی حاجی فەرەج و کاک مامۆسا حەمەی مەلا حسەین و مامۆسا مستەفا فەنی و ئەو کۆمەڵی ڕسمن کۆمەڵێ ئەمەش هەر هەڵەبجەیە ساڵی 56 پێم خۆشە بینەرانم وێنە کۆنانی هەڵەبجە ببینن. ئەمە چییە؟ ئەمە ساڵی 68 ئەمە پێم وایە عەلی شەمعی و کۆمەڵی کەسن ئەیانوێ بچن بۆ ئەحماوە ئەو سیارە بەڕێ ئەو کاتە پیکابێکیان پێم باشە. ئەمەش الطبيب المركزي ئەوە شەر خەسەخانەی هەڵەبجەیە مەسوولی خەسەخانەکە پیاەک بوو لەم بەینا ئەمری خوایکە لەم 3 ساڵی خێرا ناوی کاگنووری بوو نووری خۆشە پێم وایە دووەم کەسە لەو سەرەوە یەکەم نادووەم دووەم کەسە لەو سەرەوە بەڵێ ئەوە کاگنووریە نووری خۆشە ئەوە مەسوولی خەسەخانەکە بوو پیاەکی ینی خزمەتی هەڵەبجە و خزمەتی خەڵکی کردووە. ئەم وێنە مێژویانە بۆ لە لای تۆ هەن مەسەرەن کاک ئاسۆ ئێمە لە 2003 پێش سقوت بە مانگێک باش کۆمەڵێ برادەر بووین ناوەندێکمان دروست کرد بۆ هەڵەبجە بە ناوی دەستگای ڕووناکبیر و ئەدەبی هەڵەبجە باش و ئیجازەکەمان لە ڕۆژی 93 وەرگرتووە کە ڕۆژی 93 و ڕۆژەیە لە عێراق درێ باش ئەمە ئەو برادانی کێن کاک سەلاح ڕەشی شاعیرە کاک عیدەس عەلی شاعیرە ڕۆژ هەڵەبجەیە ئازادی ساڵحی مەلاسابیرە مەریوان هەڵەبجەیە برایم هەورامانیە ئەمانە بەیەکەوە ساین عەلیزیەکمانە بە حکومەت ئەو دەستگایمان دروست کرد. یەکەم ئیشمان ئەوە بوو ئێمە وێنەی کۆنی هەڵەبجە کۆکەینەوە. ئێستا ئەو وێنانەی لە ئەرشیفی هەڵەبجە زیاتر کە پیشان ئەدرێ لە هەموو کەناڵە ئاسمانیەکان نەبێ بە مبالغە هینی ناوەندی ڕووناکبیری هەڵەبجەیە کە ئێمە یەکەم معرەزمان لە دوای سقوت لە هەڵەبجە فیستیڤالێکی گەورەمان کرد بۆ شیعر بۆ ئەدەب بۆ چیرۆک بۆ شانۆ بۆ شێوەکار باش 5 ڕۆژی خایان یەکێ لەوانە پێشاندانی ئەم ڕسمانە بوو بە هیمەتی ماڵی عوسمانی ڕەسام کە ڕەسامێکی کۆنی هەڵەبجەن بە هیمەتی ماڵی ئەرشیفی ماڵی حەمەد ڕەشید ڕەسام کە ئەوانیش ڕەسامی کۆنی هەڵەبجە بوون تقریبا 1000 ڕسمان پێشکەش کرد. ئەو 1000 ڕسمە ئێستاش کرد هەم لە ناوەند ماوە هەم لە شوێنان ئەپارێزێ. باش ئەمە ژوێنێکی تری ئەرشیفیە پێم وایە بە کاراکتەرێکی تایە کە لەلای هەمومان خۆشەویستە ئەم کاراکتەریان ئەوە ڕسمی جەنابی مام جەلالە پێم وایە ئەوە ساڵی چەند ئەگەر نووسرا بێت تایە ساڵی 1966 گوندی تیمار لە گوندی تیمارە لە تیماری قەراخە ئەو کەسەی ئەخیر کەس کە کڵاوێکی بەسەرەتی دیارە ئەوە مێردی خوش بە ناوی ڕەشەی لالۆیە بەهۆی کاکە ڕەشەی لالۆ ئەم ئەرشیفەکەوتۆتە لای تۆ
ئەوە من خۆم دەستم کەوتووە دوای پیشانی ئەو ماوە ئەو تێتی وڵا ئەو من هەر نەزانیەوە ئەوە من ئەوەی ڕۆسمانی کە لەشتی کۆ بکرد ئەوەی کێوانی کە کۆمان بڵێتەوە کاگازاد ئێمە زۆرمان ماوە لەگەڵ تا بەڵام ڕێگەم بە پێکەوە وچانێک بین خزمەت خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت. ئێمە هەر پێش وچانەکە لەسەر ئەرشیف قسەمان کرد لەسەر ئەرشیفی هەڵەبجە پێم وابێ ئەمەش هەر وێنەیەکە ئەرشیفیە بەڵام نازانین ئەوە ساڵی بۆنەکە دوای 11 ئازار نەورۆزی هەفتاویەکە باش هەڵپەرچێ لەو باخچەیە کە پیان و باخچەکەی با بڵین کاک ئەلەبەڕانی ئەوە مەشهور بوو حەدیقەیەک بوو ئەوە پێم وایە سێم کەس باوکمە يعني كاكم يعني أكاتا لو سر سيم كاس كاكم لو سروا سيم كاس توفيق الرحيمة كواتا يكم ناقص بيكنا أو توفيق أمان كمشكاكي بسروا باشا روجي يكم نوروزي أزادية يكم نوروزي أزادية أما شهر وينيشي جوانا أو الرسمي دايكما لسلباني مالي خومانا باشا قلبيتي كاك ئازاد ئێمە بابگەڕێنەوە بۆ وێنەیەکی تری دایکێ لەم وێنەیە هەندێک تابلۆ ئەبینم تابلۆی شێوەکاری ئەمە چییە؟ من کاک ئاسۆزاکیرم زۆر بەخۆتەوە پێموتی بیرم شیرم خواردووە بەڵێ ئەو ڕسمە ئەوە ڕۆژێکی هاوینە باش ئەو ڕۆژەی هاوین مامۆستا حەمەفەرجی ئەحمەی حەمەمرا کە پیاوێک و عایلەیەکی جوانی هەڵەبجەن و فەنانی تەشکیلیە مەعرەزێک دەکاتەوە لە مەکتەبی شاهۆ لە قوتابخانەی شاوەی کچان ئەو مامۆسانی کە لەوێەوە ڕسمی مامۆساکانی شاوەی کچانن ئەوەی کە لەوێ لەوێ ئەو ڕۆژە من سعادیەکە لە کۆڵان یاریەکەم بە تۆپ باوکم باین کرد و زلەیەکی لیان وتی بەم سعادیەکە چیەکە یاریەکەی چوومە ژوورۆ هاویناوەکو پێتەڵم بخەوە و بەگریانەوەوانە باوکم ئەچێ بۆیانە سعات چوار ئەنێرە بە شوێن منا بۆ ماڵەوە کاکەمالیەت باش باوکم ننکە بێ بێرەوەڵا لەگەڵ سوێبی دایکە ڕۆشتە بۆ مەعرەزەکەی مەکتەبی کچانی مامۆستا حەمەفەرج یعنی عسرێکی هاوینی هەڵەبجەیە ساڵی شەستەکان پێشانگا کراوەتەوە هی تەشیلی دایکم لەو پێشانگا ڕسمی گوتووە من لەم لاوەساوم شەڵڵا چوومایەتە پاڵیۆ بەڵام ئەمە لەوێ بێ لەوێ نەبی گرنگیەکەی ئەوەیە کە دایکە ئیدراکی ئەوەی هەبوو بچێ بۆ پێشانگایەکی شێوەکاری بەم جلو بەرگەوە لە شەستەکانە بەم ئازادیە ئەمە بۆ ئێمە مای جوانیە لە شارێکی وەکو هەڵەبجە ئازادی ئەفرەت لە هەڵەبجە ینی مەسەن لە کوڵەبۆز لە بابڵین لە تۆوشک بابڕین لە گوڵان ژن و پیا و هەڵپەرچەیە بوو لەوێ مەسەلەن سەیران هەبوو یعنی ئازادیکی جوانە بوو لە هەڵەبجە ئازادیکی ڕەهای پڕجوانی بێ ئیستیغلالکردن شەرافەتمەندانە ئەمەش هەر وێنەیەکی تری جوانی ئەرشیفیە هی هەڵەبجە ئەوەی فەقیانەکەی پێ باوکمە ئەوەی لەگەڵ یاتی کاک حەمەی مستەفای حاجی ئەو باوکمانی کاکەم تۆفیقی ڕەحیم ئەوە حەمەی مستەفای حاجیە ئەوەی ئەو سەر ئەویان بڵێ باش ئەمیان کاک ڕەشەی مەلاکەریمە بەڕەحمە بێ ئەوە کاک یوسفە یوسفی عاشە کە ئێستا لە ماڵەوەی ئەوە کاک ڕەشەی مەلاکەریمە لەم چوارە تۆفیقی ڕەحیم و ڕەشەی مەلاکەریم ئەمری خوای کردووە کاک حەمەی مستەفای حاجی و کاکە یوسف ماون ئەوان 1000 ساڵ تەمەنیان بێ وێنەیەکی تر هەیە زۆر جوانە ئەمە شەروێنەیەکی جوانە ئەمانێکە ئەم وێنە هەر سەر ئەو شوێنەیە کە دایکم ڕسمی لێگرتووە ئەوە خاڵ و حەمە ساڵحمە مەسەلەن بەجلی کوردیەوە دایکمە ئەو خوشکە گەورەکەمە کە لەیلایە ئەو دوانە ئەوەی کە قاتە زەیتونیەکەی لە بەرایە منم ئەوەی پاڵم بەیانی خوشکمە قاتە بابڵێن فانی لە یەکە فالینە زەیتونیەوە قاتێکی ئەوە لای دوکانێک بوو دوکانی ڕەشەی مەلا عەبدوڵڵا یعنی ئەو قاتی زەیتونی لێ مەسەن ئەو کاتە لەوانێ بە 2 دیناروانە بوو بێ 2 دینار مەبلەغ بووە پارە بوو لێ ئەوە منم ئەوەش خوشکەکەمە ناوی بەیانە بە ئەو هەوڵەی باوکرد لە ئەییا لە چایخانە و لە یانە و دوکارەکە پێژیان بە جوانی پاشا بووین خۆشی ئەیزانی جوان سەرفی بکە نەڕژد بوو نەدەست بڵاو سەرفیان لای دایکم و لای باوکم نەبوو سەرفیان لای دایکم بوو دایکم صاحب ینی کەوجیر بەدەست دایکم بوو دایکیشم بۆ هەموو شتێک بە سەلیقە بوو ئەویش تورەکە دراو نەبوو ئەیزانی ئەلحەمدولیلا شکر باش ئەم دوانێکی ئەم دوانە ڕسمێکی خاڵۆ عەلیە کە پێڵن عەلی لالۆ کامیان
ئەمەی ئەم سەریان ناوقەباریکە بەڵێ ئەوی کەشیان پێم وایە کاکەمالە لەگەڵیا هەمان کاکەمالی کە لەگەڵ باوکماوە ئەوە پێم وایە کەوێتە خۆیان کە علی موادی چیلۆشتەوە کەوێتە 61 و 60 ئەوانێ ئەم وێنەیەکی وچێ ئەوە بیارەیە لەو سەفەری کە ئێمە ئەمانکرد ماڵی پوریشمان لەگەڵا بوو ئەوە مێردی پورمە ناوی کاگنووریە نووری حەمەشەل لەم ساڵانە ئەمری خوای کرد خەڵکی سلێمانیە ئەوەش پورمە پورە ئامین ئەوە خۆم و بەیانی خوشکبین لەگەڵیانە باش ئەی ئەمەیان ئەو ڕسمە ساڵی 1965 باش ئەوە منم ئەو بیجامە سپیە لە بەردەمیانە دانیشتوم ئەو دوو کەسە یەکیشیان کاک حەمینی فەیمەیە جڕەشەکەی ئەمسەر پێرار ئەمەی خوای کرد ئەوەی بوو کە لەگەڵ کاکەمالە کەمالی میرزا جوجو هەروچیان لای باوکم بوون کاک حەمین پیاوێکی یعنی بەهیبەت و بەهیمەت بوو من بیری مێ شەوان کاک حەمین لەبەروی باوکم کە لە نادی هاتۆ لەوانەیە 10 دینار 12 دینار 15 دینار مەبلەغ بوو پێی وێ لەگەڵ یا تاماڵەوە هاتەوە کاک حەمین مەحرەمی ماڵی ئێمە بوو حیف پێرار ئەمری خوای کرد ئەو ڕسمە لە حوشین نادیە پێم وایە 65 66 15 دیناری ئەو کاتەی شەو لەیانی بێتەوە 12 ئەوە لە بەروینەوەکو یەکێک سوورە زانێ و پیاوە پارێ پێ ئەمە ژوێنەیەکی ڕون و جوانە ئەمە ساڵی 1970 لە ناحی سیروان ئەوەی جگەرەکەی بەدەمەوەی دایکمە باشە ئەویان لەیلای جگەرەیە کێشا دایکم جگەرەیە کێشا یان ئەمە بۆ کچ بۆ جگەرەی کێشاوە باش تا حدەسێک ڕوویا ناکرێ باسی کەم بازی لە جگەرەیە لە مەخیرا ئەوەی پاڵی خوشکە گەورەکەمە لەیلای خوشکن ئەوشیان پورە ئامینمە باشە ئەمەی لە بەردەمیایەتی ئەویان ئەردەڵانی لەلای خوشکمە ئەویان خۆمم خۆتی دەکات پێمان بڵێ ئەوەشیان کچی پورمە نەخشین ینی کچی پورە ئامینمە باش هەندێک وێنە هەیە زمانی هەرزەکاری تۆیە ئەمە یەکێکە لە وێنانە ئەمە زستانی ساڵی 1970 بەفرێکباریەوە لە بەردەم مەکتەبی بابڵین ئەو کاتە پێمانەوت مەکتەبی کاعمەر عومەری کاچی ئەوە من باوکی شاد و باوکی دکتۆر نووری و باوکی کاک علی و باوکی کاک دارەوەوان باشە ئەوە من و ئەسکەندەری قاربەژین کوڕێکی دراوسێمان و مەحرەمی ماڵیەکی باش ئەمەش هەروێنەیەکی جوانی بەفرانبار هەمان ڕۆژ و هەمان شوێنە لەم لاترەوە لەگەڵ یەکێکی هەر لەگەڵ ئەسکەرێرام بەڵام ئەوە پێم وایە تۆزێک کەسەری دەرکەوتۆ کاک عومەرە عومەری مەلیح عومەری پورە مەلیح مەشهور باشە کاک ئازاد وەڵام بیری شتێکی کەم کەوتەوە گەنجانی هەڵەبجە لە هەفتاکان و هەشتاکان و ئەوانە زیاتر بە چیوە مەشغوڵ بوون بۆ نمونە ئێستا دەربەنی خان هەر یەکیان بەکایە کۆ مەشغوڵە بەڵام وەرزش زۆر زەقە لە مەسەلە لە دەربەنی خان ساڵی هەفتاکان پێش بەدواوە یعنی کە ئەو نەکسە بەسەر کوردایەت خەڵک ئەویست بەشتێکی کە مەقاومە بکە بەرەنگاری بێ مەسەن لە هەڵەبجە تیپی مۆسیقای هەڵەبجە هەبوو تیپی نواندنی هەڵەبجە هەبوو تیپی نواندنی وەفایی هەبوو کۆمەڵی فیرقی ڕاضیە بوو تیپی هیوا هەبوو تیپی هیوایەکی بوو لەو تیپانە ئێستا ئەوانەی کە لە مامۆسا کەریم و لە مامۆسا عومەر و لە کاک حەمەی عەبۆل و ئەوانە کە ئێساچێ ڕاضی محەنەک و بەتەمەنن ئەوان احترافەکەن کە تیپی هیوا لە هەڵەبجە تیپێک بووە کە مستەوای هەبووە تیپی وەرزشی وەلێ شانۆی تەقدیمەکرا شانۆی شێتی نیشتیمان مەسرەحی مۆسیقا و گەنجەکان خەریکی کۆڕی ئەدەبی کاک حەکیمی مەلا ساڵح لەو کاتە مەسەن دڵشادی عومەری کاچی جەباری حاجی کەرەمخان مەسەن بەڕێز کاک شێرکۆ بێکەس بە ڕەحمەبی ئاهالی و کۆڕیە گرت مەسەن ڕۆ بێگەر هەبووە چیرۆکی ژیانگاریکی کەمیان هەبوو کاشۆ خۆی ئەو شەوی باوکی ئەمری خواکە شەوی 12 ئەگەر نووسین بە ئاوی خۆڵەمێش بخوێنیتەوە باسێکا چۆن هەڵەبجا بوو ماڵیان لە هەڵەبجا بوو باسی بزوتنەوەی ئەوە شانۆیە ئەوە کاک ڕزگاری بە ڕەحمەت بێ دەوری پیاوە پیرەکەی بینێ بەڵێ ئەمەیان ئەوە ڕزگار ئەمیان مەسەرەن کاک بەرزانی شێخ مامۆستا شێعینەدینە کاک ڕێبواری مامۆستا کاک ڕێبواری حەمفەرجی نانەوایە کاک مەحمووی کاک ئەحمە ئەوە کۆمەڵێ لەو برادرانە وێنەیەک هەیە بە تەخیر بە دواکەوتوی دەسم کەوتەوە ئەم وێنەیەکی جوانە پیاوێکی بەتەمەن لە پشتەوەیە لەگەڵ کۆمەڵێک ئافرەتە ئەمانە چێ ئەو وێنەی مەکتەبی شاهۆی کچانی هەڵەبجەیە ساڵی 1960 باشە مەکتەبی شاهۆیە مەکتەبی شاهۆ ئەوە مەسەنیشیان بناسمەوە سەدگوزیدەیە کامیان ئەوەی کە ڕەشەکەی ئەوەی پاڵی پێم وایە سدر ڕەحمەیە ئەوی کیان پەروینە ئێستا ئەمانە هەمووی کچی گەورە و کوڕی گەورەیان هەیە مامۆساخانی کچەمانی بوون لەوێ مامۆسا بوون لە قوتابخانەی شاهۆ پەیوەندی و ڕسمە بە ئێمە ئەوەیە کە ئەو پیاوە پیری لە پشتەوە وەساوە ئەوە باوکی دایکمە عەلی کەریمارونی لەو مەکتەبا پاسەوانی شەو بووە حارسی شەو بووە لە مەکتەبە لەو مەکتەبا باوکی دایکم
پاسەوان بووە دایکیشم بڕین فەڕاش کارگوزار بووە کارگوزار بۆ قوتابخانە ینی باوکی دایکم معاشخۆر بووە دایکم معاشخۆر بووە بۆیە مەسەر ئەو خانووی ماڵی باوکمە بینی کە لە ڕسمیەکەمان پیشانە خانوێکی دووقات و یعنی خوانەی بڕێ ژیا بووین بۆ خۆمان ئەو ڕسمەی مەکتەبی شاهۆ ئەوە سەد ڕەحمە و سد باسیمە مەسیحی بوو سد گوزیدە و سد پەروین و ئەوە کۆمەڵی ئەوانی کە ئەمە ساڵانەش ئەگۆڕان مەسەرەن لیان نەقلە بۆ شارەکەی خۆ هی تازە شاتن بەوەی ئەوە خەڵکیشی زۆرتان ناسی ئێوەش ئەمەش دیسانەوە هەر گەنجانی هەڵەبجە ئەو کات بەڵێ ئەوە ئەو سەری ئەو سەر منم ڕوێنەکە دووەم کەس بەڵێ دووەم کەس کاوەیە کاوەی ساڵحەفەنی سێمیان چوارەمیان کاکاوەی عومەری سعای جەوایرە سێمیان پێم وایە هینە بێتەوە خەیاڵم کاکیوا چاوشینە هیوای چاوەش باشە ئیتر ئەمانە هاوپۆلی تۆ بوو ئەمانە ئەوە گۆڤاری بەیانە بەدەستی منەوە من ئەم خوێندەوە متابع بکە و بەیان شعرێکی تایە چیرۆکێکی تایە نووزەیەکی مەقاومەی تایە ئەو ساڵی هەفتاحوتە مەکتەبی سانەوی کشان باش کاک ئازاد حوشەی سانەوی یەک ڕسم هەیە زۆر هونەریە بەدەست بە ئەنقەست ئەم ڕسمەتان واگرتووە یان لە خۆیەوە دەرچوو ئەو ڕسمە ئێمە ماڵمان لە سیروان بوو ئێمە لە دوای 11 ئازاری هەفتاویەک باوکم تەبەن گیرا بوو و سجن بوو دوایی فەسڵە کرێ کە 11 ئازارە بێ باوکم یەکێ لەوانەیە کە عادەیە بێتەوە کە عادەیە بێتەوە لە سیروان خانوەزادەکانە بوو خانوویان ناینێ چوینە ئەو خانوانە ئەوە سیروانە ساڵی 1970 ئەوە منم کوڕێکی ڕەفیق بە ناوی کاک عەلیە ئەفمکەی ئەوەی دانیشتووە لە پاڵما دەستیشەوە کاک عەلیە ئەمە یەکەمیان ئەوە کاک عەبدوڵایە ئەمە کاک عەلی حاجۆ ڕەحیبە ئەوە منم ئەوەی ئەوە کاک بەکر برای کا عەلی ئەوە کاک کەمالە کاماری ئەحمەی حەمەسوور ئەوەش کاک حەمەڕەشیە لەگەڵما چووبین بۆ ڕاوەماسی بۆ حاجی ڕەخە و بۆ ئەو چەمی زەڵمە باش ئەمە شەروێنەیەکی جوانە نازانم ئەمە هێمایەکی جوانە ئەمە ساڵی ئەو برادرانە هەموو کۆمەڵین یەک برادری نەبێت با ناوی نەبم باشە ئەو دوانی کە بەپێوەن کاک عادل کەریمە ئەمایان کاک عادلی ئەوشیان کاک سەعیدە بریکاری وەزارەتی ئەوە ڕێخەری من بوو لە کۆمەڵاوی کامیان ئەوەی لەگەڵ کاک عادل بەپێوە ئەوە ئێمە لە ماڵی کاک سەعیداشی فسک و بابرێن جێتوفرتی کۆمەڵەمان بوو لە ماڵی ئەوان بوو ئەویش کاک ئارامە و کاک مستەفایە و کاک کاوەی شێخ مستەفا و ئەمە شەروێنەیەکی کوڕانی هەڵەبجێ ئەوەش هەر ئەوەی کە پێم وتی لەسەر ئاوی سیروان هەر ئەو 4-5 برادرین لەسەر ئاوی بڵێن چەمەکەی حاجە ڕەخە و زەڵموانێ بۆچی ئەو ڕسمانە گەورە نەکراون ئەم ڕسمە بۆ گەورە کراوە ناوەکانی وەڵا ئەم ڕسمە لە ئەوروپا بۆیان گەورەکردن بۆیان ناردنەوە برادرێ وتی ئەمە لە فەیسبووک هەیە وتم وەڵای من فەیسبووک شتانم نییە وتی ئەمە لە فەیسبووک هاو ڕسمەوە بڵاوبەتەوە بۆتینەکەم بۆی ناردنەوە ئەوە یەکەم کەس دەو سەرەوە منم دووەم کەسیان کاکاوەیە ئەمەیان چەناب منم اینجا کاکاوەیە ئەوە کاک عادلە ئەوە کاک ئارامە سێ برای شەیدە ئەوە کاکاوەی شێخ مستەفایە ئەوە نەوزادی مامەعەبەیە شوێنەکە کوێیە خوار هەڵەبجەیە بەرەو حەمەوغان ئێوارانی هەڵەبجە نیوەڕوان سعات دوای سعات 2 3 و 4 مەسەر عەسران 1-2 کیلۆ هەنارمانە کڕی و بەدەم قسە و مناقەشەی سیاسەت و فکر و کتێب خوێندنەوەوانە ئاتین لێ دووری شەکەوتنەوە لە جەنجاڵ لە هۆسەی ناوشاریش ئەمە شوێنەیەکی زۆر جوانە ئەو وێنەوە باوکمە ینی بڕین کاکە پیاڵم کاکەم تۆفیقی ڕەحیم لە حەوشەی ماڵی خۆمانەیە لەگەڵ دوو خوشکەزامە تریفە و تاڤە ئێستا لە ئەوروپا باش ئەمەش جەنابێت لەگەڵ هاوڕێیەکتا بە بیجامەوە بۆ بە بیجامەوە وێناگرن خۆ دەزانی من لە سێم تەوەسەیەک تەلەبەت سێم تەوەسە ئیز نەدرا مانگێ بۆ سایی ئەم مانگە هەبوو سەری سفرە کرد هەبوو ئەچوو بۆ دێک ساییە کرد ماڵمان لە سیروان بوو سیروانیش دەشت و دەرێکی بەدەمەوە بوو بەیانیان زۆر ڕەسان بە بیجامەیەک و ئەوە هاوینە خۆ دەزانی تو یەکی پێج ئیزنتێن بۆ یەکی شەش امتحانی بەکردووە ئەوە ڕۆژێکە کتێبەکەم پێ لە پشتەوە تۆزێکی دیارە لەگەڵ کوڕێکی ڕەفیقما ئەو تەلەبەی سێ سەناعەیە ساییەکە مش تەلەبەی سێم تەوەسەم ساییەکە بەڵام ئەخر بە بیجامەوە ئێستا زەمن بگەڕێتەوە بە بیجامۆ ناچتە دەرێ خۆزگەم بەو کات بەڵێوە بە تایبەتی بیجامی شارستۆنی ئەمە ژوێنەیە کە زۆر جوانە حەزەکەم بینەلای ئەمە ڕسمی خۆم و نزاری برامە ئەو ڕسمی کە پیشانمانە لە بیدایەتا بە ساڵ و نیوی ئەوە نزارە من هەر یەک برام هەیە ناوی نزارە کاک نزار بەڵێ باشە ئەم مناڵە بچکۆلەیەکی ئەوە خێزانمە ڤیانی خێزانمە باش ڤیان خان عەلی کەریم باسیشی ئەو کاراکتەرشمان بۆ بکەین
ڤیان خەریجی خەڵکی سلێمانیە، کچی پیاوێکە ناوی کاک عەلی عەلی سوور مەشهورە، باوکی دوکانی هەوایە بوو لەکوێ لە فولکەی ناری هینی ئەفرۆشت شتی ئەجیزەی با بڵێن کۆستەر و ئەوانە وەیەکێ بوو لە چەپەکانی سلێمانیش بەسەرەن شوعی بۆ دوای قیادی مرکزی بووە، پیاوێکی شۆڕژێر بووە، ڕفیقی کاک مستەفا چاوڕۆژ و ڕفیقی کاک فاروقی بەنامسەفەوە ئەوان بووە. من یەکێکم لە زاواکانی کە فەرقی یەکردم لەگەڵ ئەوانی ترا خۆشەویستم لەبەرەوە ناکشە بچووکەکەی خێزانمە، لەبەرەوەی ئازاد چەپە و ئاگای لە فکر و ئەوانە هەیە، ئەمیش بۆ خۆی دایمە ینی حەزی بەو دنیا مۆدێرنەیەکە. کاک ئازاد ئەو لایەنگریەی کە بۆ تۆ هەیبوو کێشەی بۆ دروست نەکردی لای ئاوازاوەکانە؟ ناخواڵ ناگرێت من لەگەڵ ئاوازاوەکانمە زۆر بینم خۆشە، یعنی جەماعەت دنیاشە گرتە بوو هەم خەزوریشتێ زۆر باش بۆ چکە هەمومان ئەربابین کە ئەربابین یعنی ئەوەی من حەزم لێتی ئەوان حەزی لێتی ئەوەی من پێم خۆشوان پێی خۆشە ئەوە ڕسمی ڤیانە بە مناڵی باشە. ئەی ئەم ڕسمە ئەو ڕسمەوە ڤیانە پێم وایە دووەم کەسە کە بە پێوە ساوە کوڵە باڵەکە بەڵێ ئەوە مەلی ئاوا تەمسیلێک بووە بزانم مامۆستا حەفەریق نووسی بووی برای مەولوو بەڕەحمە بێ ئەو ئیخراجیە کرد لەو نادەورە بینێ ئەمە وەکو ئەکتەر دەورە بینێ خۆی لەوێ دەورەکە نییە بەڵام ئەکتەر بووە لە تەمسیلی لە تەمسیلی مەلی ئاواتە لەوە بزانێ لە قسەیەکی ئیسراحەتە لە قسەیەکی پرۆڤیان خان کوێی تاوا کرد ڤیان خریجی ڕسمە بەڵام تەمسیلیشی کردووە خریجی شێوەکاریە خریجی شێوەکاری مەحەدی فنجبلی سلێمانی ئەم وێنێمە بۆ ئەوە ڕۆژی با بڵین مارە بڕینی ڤیانە من دەسم لە دەستی خەزور مایە کاک عەلی وەکو وتمتی ئەوە عەلی کەریم ئەوە پیاوێکی ئاوا بەهیبەت و پیاوێکی بەگوێ ئەوەش مامۆسایە خەزورتە ئەوە خەزورمە ئەوەش مامۆسای ئاینیە ئەمەش کە تر دەسەخەی ناودەسی و مارە بڕینە. ئەو ڕۆژە چ ڕۆژێ بوو؟ ڕۆژی سیانزەی حوتی 1990 کاگازە زۆر جوان لەبەرێ کردووە تاوان هۆی چییە؟ من یەکە بۆ تاریخ زاکرم زۆر باشە دووەمیش ینی ئەوە ڕۆژێکە نابێت لە بیر بچێ بەڕاست باشە بەڵام لێرەشا زۆر مۆتیعی دەستی گرتووە بەسەر سنگتەوە پێم وابێ ئەوە شەر ئەو ڕۆژەیە بەڵێ ئەوە هەر ئەو ڕۆژەیە مەسەرەن کە دوای ئەو مارە بڕینە ئێمە حەفلێکی بچوو لە هۆڵێک ئاکەین کە سوکاری خۆن بان کردووە ئەوە خەتەوخەم لەگەڵاکە خاڵۆ باقیە ڕفیقی خۆشەویستی باوکمە باقی حەمەعەزیز ئەوەکو مامێک هات بەڵێواتی ئەویشان بەڕێز کاک عومەری حاجی عنایەتێک هێستا ئەندای کەسمانە و ڕفیقمان بۆ خۆش باشە. ئیتر ئەمە ئەو خۆم و ڤیانین ڤیانخانێ لەگەڵایە و ئەمەش هەروێنەیەکی تری بەڵێ ئەوەش هەر خۆم و زەواجی بینی تۆ ڤیانخانە بەڕاستی هاتی نەماڵتان ژنێکی میوانەواز و ژنێکی ئەو خۆم و ڤیان و خوشی ڤیانە ئەوەی ئەو سەرناوی ئەریڤانە ئەم سەریش ناوی جوانە. باشە کاکە من پرسیارێکەکەم تۆ زۆر مشتاقبووی بۆ بینینی ئەم وێنەیە؟ ئەمە برای ڤیانە برای ڤیان موادی 72 من موادی 60 تاقانەیە بەسەر هەشک چاتۆ ناوی شوانەیە من زۆر عیلاقەم خۆشە لەگەڵ ئەمە شەر ئەوە ئەوە شەر ئەوە زۆر عیلاقەم خۆشە لەگەڵی بەسەرەن وەختی وا هەیە با بڵین کە ئەو یەتەوە ئەڵێ ئەوەی لەبەر ئازادیەمەوە لەبەر ڤیان نایەمەوە حەزەکە لەبەر من و مەسەرەن نییە ئاوەکەی لەگە خەزووتە وا ڕشتووە لەبەرەوە ینی خۆشویستی تایبەتیم بۆ هەیە. باشە ئەی ئەم بەڕێزانەشێن ئەوە ژیای کوڕمە عیدمیلادیەتی ئەم سەر ڤیانە ئەو سەریش پەیمانی خوشی و ئەفراتە ڤیان ئەمان ئەوە ڤیانە ئەوە ژیای کوڕمەکە ژیایە ئەوە بەڕێ ئەویان ئەریڤانە و پەیمانە و ئەویشیان ئەریڤانی خوشی ڤیانە. ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیان بۆ نێرین بەرهەمی ئەم با بڵێن زەماوەندە پڕ بەختەوەریە دوو کوڕن بەڕەوایە بە ناوەکانی کاکە ژیا ئەوە ژیا و سانن کوڕە بچووکەکەم و کوڕە گەورەکەم ئەوە داوەتین لە باخی کاک ئەوە ژیایە ئەوە شیان سالە ئەوە لە باخەی کاک ئاسۆی حاجی محەممەد بامۆچی داوەتین لە دەڵەمەر کوڕەکانیشم لێ لە دەڵەمەر بەڵێ باشە من دڵنیام هەردووکیانی شێوەکو یەک خۆشەوەن کوڕەتەچیت باش ئەمە ژوێنەیەکی ترە جەنابتان وەکو باوک کە کاکە ژیاش و ئەوە عیدمیلادی ژیایە و سانیش لە باوەشی دایکیاتی و منم ئەم وێنەیەکیە گرتوێتی ئەو ڕسمە ڕسمی ژیایە لە ناو ئەو سیستەمەی کە قوتیایە خەوێ ئەوەش ڕسمی هورچێتی کە تا ئێستا ژماوێتی وسە ژیا تەلەبەی چواری علمیە یعنی چواری وێژەیە چواری وێژەیە کە کاتە پۆلی دەی پێڵێن ئەو هورچەمان تا ئێستا بۆڵ گرتووە. باشە بەڕێز مامجەلال کوڕێک ماچەکە ئەوە ڕۆژی 1/6/2012 پۆستەری 1/6 بۆ ساڵیاری دایکبوونی یەکێتی ڕسمی سانی کوڕی منە لەگەر ڕسمی
کچیکی بشکۆلانە کچی کاکچیایە دوای جەرای مامجار توی من ئەمێ خانەوادەی ئەم ڕسمانە بینم چەند وڵایەکیان باوکێتی ناوی ئازاد تۆفیق ئەوەندای مەکتەبی ڕاگەاندنەوە توێ ئیناسم ئەوشان فڵان کەسە ئەوە ڕۆژی 2/6 بە خێزانی چوین بۆ لای جەنابی مامجەلال لەوێ ئەوێنێ مالاگەر ئەوە ڕۆژی لەگەڵ کاکەژ جەنابی مامجەلالە لەگەڵ جەنابی مامجەلال خێزانی لەگەڵ یاگرتووە ڕسمێکی یادگاری زۆر بە نرخ زۆر گەورەیە زاکەین لەلای خوا 1000 جار بیستمانەشکر زۆر باشە کەمە ناکەین زیاتر باش بێ چالاکتر بگەڕێتەوە بۆ ناوان ئەمێنێکی ئەوە ساڵی 2005 کاگەنۆر قەراخی لەحنی بۆ شعرێکی من داناوە بۆ هەڵبژاردن ئەو کوڕەکەی منە بەشدارە لەو ڕسمگرتن و شعرەکان بە کۆرز ئەڵێنەوە ژیای کوڕمە ئاڵاکەی پێ لە پێشی پێش کاتە شعری جەنابتە شعری جەنابە باشە ئەمە چی ئەوە خوشێکمە لە ئەوروپا ناوی بەیانە خوشکە بچووکەکەمە ینی ئەوە ڕسمی دێرا کەمە بەداخەوە چکە زۆربەی ڕسمەکانی لە ئەوروپایە ئەوە چێگە لەو خوشکانم کە مەسەرەن داڵدەی خوشک و خوشکەزا و ئەوانی زۆر داون کە چوونەتە ئەوروپا ڕۆڵی دایکتی ڕۆڵی دایکمی لەوێ ئاینی خوشێکی خۆشەویستی خۆاتە ئێمەش بەڕێزەوە ئەو وێنەی بڵاوەکەینەوە ئەمەش هەر کاک نزارە ئەوە نزاری برامە لەگەڵ کچەکەیە کچە گەورەکەی ناوی هەناسە لەگەڵ کوڕەکەی خۆم ئەوە هەناسەی نزارە ئەوەش کوڕەکەی ئەوشان کوڕەکەی خۆمە باشانە با حەقی ئەم وێنێژ نەفەوتێ ئەوە ماڵی خۆمانە لە هەڵەبجە ساڵی 1985 ئەو من و لە میعی خوشبین کە ئێسا لە ئەوروپایە باش لەوێ ئەی ئەمە ئەو ڕسمە ئەو بەیانی خوشکمە کە باسم کرد لەگەڵ مێردیا ئەوە 93 بەرەو ئەوروپاڕۆن بەڵام چووە ڕۆن ئەچتە رووسیا ئەو ڕسمە لە رووسیا گیراوە یەکێک لە وێزگەکانی رووسیا لە رووسیا گیراوە باشە کە بە گۆبنێ بۆ دروست نەکەم ئەم وێنێش پێویستە ناو وێنێ بەڕەحمە بێەوە خەسوومە حەلاوەخان ژیای کوڕبی لە باوەشایە خەسووم مناڵەکانی منی زۆر خۆشەویست چکە خەسووم یەک کوڕی هەبوو ناوی شوانەیە بەسەر ئەشکچا زۆر حەزیەکرد ئێمە مناڵەکانمان کوڕ بێ خۆشبەختانە هەردووچیان ژیاوسان کوڕبوون زۆریشی خۆشەویستن بینیشی باڕێ هەردووشی باش ئەمێ ژوێنەیەکی زۆر ئەوە حەوشەی ماڵی خۆمان و هەڵەبجەیە ساڵی 1970 بەهاری 1970 ئەو سەر لەیلای خوشکمە ئەوەی کەڕیشی خۆمم ئەوەی پاڵم بەیانی خوشکمە لە ئەوروپایە ئەوی کەیان سەلامی زاوەمانە مێردی لە میعی خوشکم ئەوشیان لە میعی خوشکمە کە ئێستا لە ئەوروپایە وڵی ئەم وێنێژ دکتۆر سازی دیتیایە حەزەکەم بینێرە ئەو وێنەیە کە مامۆستا برای مەحموود کۆچی دوایی ئەکا چلەیەکی لە ناو مەڵبەندا بۆ گیرێ بەڕێز جەنابی مامجار دێ قسەیەکە ئەوە لە چلەکەی بەڕێز مامۆستا برای مەحمە کە ئەنجومەنی مەڵبەندی ئێمە منەوە کاتە ئەندای مەڵبەند بووم کاک ساجید کارجیار بۆ پێم وایە ئەو کاک عومەری جۆڵایە کاک عومەری جۆڵایە لێرە ڕێزی بەڵێدانیشتین دەستمەکەمان گرتووە قەت وا بووە لە ماڵەوە ئیشی زۆر پێ بکەن من لە ماڵەوە من هاوکاری مناڵەکان زۆرەکەم مناڵەکان مەبەستی ڤیانە ئەر خۆم مەسەن ئەمە کەلیێرا لار بۆ ڕاستیەکەمەوە یعنی هەر بە تەبیعەتی خۆم پێم ناخۆشە شتێک لێواکەوتوە شتێک لێرایە برنجی بژاردووە برنجم نەبژاردووە بەڵام حازری چێشتم گەرم کردێتەوە باشە ئەمە لەوەی حازری کردوێ بۆ تۆ ئەوە ڤیانە ئەزانە من نەوسنم زۆر خەمی منێتی بۆ چێشت و ئەوانە کە من بە بەرنامە نانەخۆم کاک ئاسۆ پێی ئەڵم ئەوە ئەخۆم ئەوەم ئەوێت بیگۆڕێ نایخۆم ناڕۆمەوە ئەگەر بیگۆڕێ مەسەڵەم ڤیان بەڵام دڵگرانیش نابی نەزانیش دڵگرانە من چۆن مەڵم ڤیانجا من تۆزێ برنجە خۆم بە تۆزێ ئاوی مریشکۆ برنجەکە سوور بێ کە کردی بەسوی نایخۆم چکە من خۆم مەعیدەی خۆم لەسەر ئەوە ڕاهێناوە ئەوەی چێکە لە مشکلەکەی من ڤیان ئەڵێ وەڵام کوڕەکانیان خوار ئاخر میوانمان هاوچی ئەڵم بەسەر چاوافێتان ینی تو منەوە ناخۆڕم شیچکە گلەیە نامە بەسم ئەوەی ینی ئەوە خەمی منێتی و برنج و چۆن باشە دەساویشی خۆش ئەمە ژوێنەیەکی جوانە حەزەکەم بینێرە ئەوە یەکەم فیسیفاڵی هەڵەبجەیە کاقار سەرچناری شاعیرە مامۆستا نەجمەدینی ئەو با بڵێن کاقار ئەو سەرسپێ ئەوە منم ئەوەش مامۆستا نەجمەدینە ئەوە ئێمە لیژنەیەک بوون لیژنەی دەستەی باڵا بۆ فیسیفاڵی هەڵەبجە کە یەکەم فیسیفاڵێکی گەورە بوو لە ساڵیادی بەبارانی هەڵەبجە ئەمە شەروێنەیەکی جوانە حەزەکەم ئەوە خوشکە گەورەکەمە لەگەڵ دوو کوڕیا ئەو سەرناوی هوەرە ئەمیشیان ناوی ئەردەڵانیان لە ئەوروپای هوەریشان لێرەیە خوشکە گەورەکەمە ناوی لەیلایە لەیلا خانە ئێمە کاتمان تاو بوو بەداخەوە وێنەیەکی زۆر ماوە و وێنەکانی ژێک لە یەکی جوانترن بەڵام مەحکومین بەکاتەوە ئەمە ژوێنەیەکی کێیە پەیوەندی بە شارە جوانەکەی هەڵەبجەوەیە شارە زیندوەکەی هەڵەبجەوەیە بەڵێ ئەوە خوشکە گەورەکەمە لە ناو مۆنیمنتەکە دوهەمین جار دوهەمین وێنە ئەو وێنەی بە پاڵکەوتوی گیراوە بە پاڵکەوتوی ئەو وێنەیە بۆ ئەوە خەزور من نەخۆشە کاکەی جان ڕازەکەی بەخوا خەزوتمان پیشان نا خەزور من نەخۆشە من شتێک بە بەڕێز بڵێم خەزورم
يعني لێرەیەشێ کە پێم وتی کەسە چەپەکان ئەین تێکەڵی فکر و ئەوانە لە مناقەشارە کەمنی خۆشەویست ئەوانە ئەوە بە نەخۆشی مەسەلەن ئەم هەش کچی هەیە بەخێوکردنی هەش کچ لە ساڵانی 92 93 94 پێش گاڵتە مەجبور بووە ئەم بە نەخۆشی چۆتە ئەوێ بۆ ئەوەی دینارێ لقمەیە پکی شەرافەت بەندانە پیاکەم ناڵەکانی بەخێو درود بوو ئەو ڕۆسە بۆی ئەوە بارشی بۆیە حەزی شێکر پیشان بدرێ ئێمە کۆتایی بە بەرنامەکە هێنین بەس پێش ئەوە من ئەوەت پێڕاگەێنم کە بە یەکەوە وێنەیەکە گرین بۆ ئەوەی کاکە ژیا و کاکەسان بیکەن بە وێنەکانی دوێنێ دیسانەوە ئەمە شەکەین بە دواهەمین وێنەی ئەم بەرنامەیە بۆچی دیسانەوە کوڕەکە شێفێری کۆڵان کرد ئەو کوڕم بردوتە ئەو شوێنەی کاک عومەری خاوەر بەڕەحمە بێ کۆچی دواییەکە کاک عومەر سەری کەوتۆتە سەر ئەو بەردەی بەردەم ئەو دەرگای ماڵی کاکەمالی ئەمە جێگەی ئەوە جێگەی سەری شەهید کاک عومەری خاوەرە لەگەڵ مناڵەکەیە ئەم کوڕم بردوێتەوە من خەڵکی ڕەبجەم پێم وتووە ئەمە کۆڵانی پیر و حەمە ئەمە گەڕەکەکەمانە ئەمە ڕەفیقەکەمانی تۆ لە ئیسماعیل دایکبووی سەرچاو بەڵام با بزانی تۆ ئەبێ باگراوندێکی ئەڵەبجەتە بێ جایتر خۆت پێت ئەوەش ئەو شوێنە ڕسمم گرتووە شوێنێکی جیانی شوێنێکی جوانە شوێنێکە ئەسەریە ئەوە پێی خۆشی باوتم باوە ئەم کاک عومەر ئەمە ماڵی ئێمە وەش ماڵی کاک عومەر بوو لێرەوە ئاوا تا ئەوێ بڕی کردووە کاک عومەر لێوە کۆچی دوایی کردو شەهید بوو درود بۆ گیانی پاکیان بۆ هەموویان ئێمە جاریشکە برینی هەڵەبجە ناکولێنینەوە سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمە بەخشی تۆ ئەگەر قسەیەکت مابێ زۆر سوپاس سەرکەوتوو بن من ئەم بەرنمەیە و بەرنمەکەی دڵشاد لەسەر ژیانەوەی کوردستانی چێکن لەوانە کە دیکۆمنتین کە ئەرشیفین سبێنێ سوودی لێ بندێ سبێنێ ئەکرێ بە مەزدەرێک ینی ئێستا ئەم ڕسمانە ئەم وێنانە بۆ خۆی خەڵی لە ڕووی وێنەوە مێژووە جێڕێتەوە وەختوایە وێنەیەک 100 و 1000 شەیە پێم وایە سبێنێ ئەمە خزمەتێکی باش بەچیە کات بە کللتوری کوردی کە بەشێ لە کللتوری کوردی لە ڕێ ئەم وێنانەوە تۆتوانی زیری بکەیتەوە و قسەی لەسەر بکەیت ئێمە سپاسی جەناب سپاس بۆ ئێوە زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ